ئازیزان لە تەوەری ئەم قسەمان ئەم بەشەمان قساکەین لەسەر بەڕێوەچوونی پرۆژەیەک بۆ بەکەلتورکردنی کتێب بۆ ئەوەی کە خوێندنەوەی کتێب لە لای خۆمان بکرێت بە کەلتور بۆ ئەوەی کە ئاشتیەک دروست بکرێت لە نێوان خوێنەری کورد کە لەوانەیە دابڕابێت یان ئیتر هەنگاوەکانی کەم بوو بێتەوە لە کتێب خوێندنەوەیە بۆەوەی کە جارێکی تر بەرەو کتێب خوێندنەوەی ببرێت. ئەم پرۆژەیە کە پێی ئەوترێت پرۆژەی سلێمانی بوو کلاب لە شاری سلێمانی بەڕێوەچێت بۆ کام لە توێژەکان بۆ کام لە تەمەنەکان لە چه زمانگەلێک ئەمە کۆمەڵێک لە پرسیارەکانن کە ئێمە ئەمانەوێت لە میوانی بەڕێزی بەرنامەکەمان لەم بەشە ئەم پرسیارانە بکەین بەڕێز ڕاوێژ فاخر کە بەڕێزی سەرپەرشتیاری گشتی پرۆژەی سلێمانی بوو کلابە. کاک ڕاوێژ سڵاوە لێبێ زۆر بە خێراتیت. پێم خۆشە جەنابەت سەرەتای گفتوگۆکەمان قسەی زیاتر بکەیت لەسەر پرۆژەی سلێمانی بوو کلاب ئەوەی کە چۆن پرۆژەیەکە. ڕۆژتان باش سەرەتا سوپاسم دەرفەتە. سلێمانی بوو کلاب پرۆژەیەکی ڕۆشنبیری و ڕاهێنان و پەرەبدانی توانە مرۆیەکانە لە 4 کڵپێجە کوردی عەرەبی ئینگلیزی و بەشی مناڵان ئێمە لە هەر کڵپێکە گفتوگۆمان هەیە و ڕاهێنانمان هەیە لە ئێستا سەرقاڵی دانانی منهەجێکین بۆی بەشداربووان ڕابهێنن چۆن کتێب کورکەنەوە و چۆن بە شێوی وتار پێشکەشیکەن و چۆن بەشداریکەن لە دیبێتە و مناقەشاتمان هەیە و گفتوگۆمان هەیە بە و لە 4 کڵپیش پێدێ کوردی و عەرەبی و ئینگلیزی و بەشی مناڵان ئەو شتانی کەوتن گفتوگۆ و دیبێت و مناقەشات و ڕاهێنانەکان لە کڵپە کوردیەکە بە کوردیە بێ لە عەرەبیا بە عەرەبیە بێ و لە ئینگلیزیا بە ئینگلیزیە بێت و لە بەشی مناڵان ئێمە دەڕێگەی چەند ڕاهێنەرێکی بەتوانەوە کە ماوەیەکی باشە لە مەجای مناڵان ئیشەکەن و ئەزمونێکی باشیان هەیە لەو بوارەیە کارەکەن لەسەر مناڵان بۆی ترسیان کەم بێتەوە بۆی شەرمیان کەم بێتەوە بۆی دابڕینیان باش بێ بۆی کتێب بخوێنەوە و بتوان لە شوێنێکی گشتیا باسیکەن. تامان چەند تایبەتمەندێکی هەیە لە کڵپێکە چەند گروپێکی دەکەسی دروست دەکرێن کە ژماری بەشداربووەکان لە 10 کەس تێپەڕ ناکە بەشداربان لە ماوەیە هەفتەیە کتێبەکە خوێنەوە و پێی ئەو ڕاهێنانانە کە پێی وتراوە کە فێکراوە چۆن کتێبێ کورەکاتەوە و چۆن بە شێوی وتار لە ماوەی دەخولەکە باسیەکە هەر بەشداربوویت بەم شێوە بەشداربووی دووەمیش بەم شێوە بەشداربووی سێمیش بەم شێوەیە کە کتێبی هەر بەشداربووی جیاوازە لە کتێبی نوێ بەشداربووەکەی تر سوودی ئەم شێوازە چییە؟ ئەوەیە تۆ لە ماوەیە هەفتەیە کە کتێبی خوێنوتەوە وەکوە دە کتێبی خوێنبێتەوە کتێبێکی خۆ کە بە شێوی وتار پێشکەشە کردووە و نۆ کتێبیش کە لایەن هاوڕێکانەوە پێشکەش کردووە لە ماوەی 1 مانگە وەکوە چ کتێبی خوێنبێتەوە کەمەش داتایەکی سەرسۆرەن و سەرنجڕاکێشە چکەگەر ئاوەڕ بووین لە چەند داتایەکی جیهانی کە ڕێژەی کتێب خوێنەوە لە لایەن تاکێکی ئەوروپیەوە بۆ 1 ساڵ 35 کتێبە و بۆ تاکێکی ئیسرائیلی 40 کتێبە بۆ تاکێکی عەرەب کە ئێمەش بەشێکین لەو سیستەمە بە 80 کەس یەک کتێبیان بەرەکەوێت بەڵام بەشداروی سلێمانی کڵەب لە ماوەی 1 مانگە 40 کتێبێک خوێنێتەوە کە لە ماوەی 1 ساڵەت وەکوە 480 کتێبی خوێنبێت و هەروەکو ڕوونم کردەوە کتێبێکی خۆی و نۆ کتێبی تریش کە لە هەفتەیە لەلایەن بەشداربووەکان هاوڕەکانی تریەوە بۆی باسکرا و ئاشنا بە بەناوەڕۆک و ڕۆحی کتێبەکە ئێمە بیرمان لەوە کردەوە کە بەشداروی سلێمانی بوو کڵەب بێگومانە بێ کتێب بکڕێ بۆ مەبەستە قسەمان لەگەڵ 8 کتێبخانەی دیاری شاری سلێمانی کردووە کە کارتێکی داشکاندن بۆ بەشداربوانی خۆمان دروست دەکەین کە لە ساڵی 20 بۆ 30 داشکانی کتێبیان بووەکەێت یەکتر لە تایبەتمەندەکانی سلێمانی بوو کڵەب ئەوەی هەر کەسێ فکری کتێب نووسینی هەبێت فکری کتێب وەرگێڕانی هەبێت لە کتێب لە کڵەپە ئینگلیزیەکە لە ئینگلیزیەوە بۆ کوردی یاخود لە عەرەبیەوە بۆ کوردی ئێمە یارمەتی دەدەین چۆن هەر کڵەپێکیان ڕاوێژکاری خۆی هەیە بۆنە لە کڵەپە کوردیەکەیە بیۆ کتێب فکری کتێب نووسینی هەبێت یا بیۆ کتێبێک بنووسێ ئەیین بۆ ئەو ڕاوێژکاری کڵەپە کوردیەکە کە بە خۆشحاڵیەوە یەک لەوان تر عادلە کە خۆی چەندین کتێبی نووسیەوە نووسەری یەکێک لە گۆڤارە دیارەکانی کوردستانە ئەنێرین بۆ لای ڕێنمایی پێدا زانیاری پێدا گەر بە فلتەری ئەوە تێپەڕی ستێپی دوای ئەوە دەست پێەکە کە ئێمە ئیشی لەسەرەکەین چاپکردنی کتێبەکەیە بۆی لەگەڵ چەند دەستگایەکی چاپ قسەمان کردووە کە ئەو کتێبانی کە لە بۆ بەشداربوانی سلێمانی بوو کڵەب بەشداریەکان بە نرخێکی زۆر کەم بۆیان چاپکە واگەر سپۆنسەری مادیمان دەستکەی هەر بە بەلاشی بۆیان چاپەکەین ستێپی دوای ئەوە لەو هەشت کتێبخانەی کە داشکانی کتێبان بۆ کوردین کە کتێبەکە چاپکرا تەوزیعەکەین بەسەر ئەوانە ستێپی دوای ئەوە چییە ئێمە کتێبەکەی بۆ ناسین لە ڕێگەی سۆشیال میدیاەوە کە دیداریشی بۆ سازەکەین بۆی کتێبەکە بناسێنێ بەوان و لە کۆتایی لە هەنگی کۆتایی سلێمانی بوو کڵەپەیەتە سەر ستێج و کتێبەکەی خۆیان ناسێنێن یەکێک لە تایبەتمەندەکانی و هەر کەسێ فکری نووسینی وتاری هەبێت وتاری کورد کە لاپەڕێکا جێبێتەوە ئەمە لەگەڵ دوو گۆڤارە قسەمان کردو وتارەکەی بۆ بڵاوەکەنەوە ئێوە فێریشیان ئەکان ڕاهێنانیان پێەکەنەوەی کە وتار چۆن بنووسن بەڵێ هەر سەرەتا وتم پرۆژەیەک ڕۆشنبیری و ڕاهێنان و پەرەپێدانی توانە مرۆیەکانە ینی هەر بەشدار بووە هەتا بۆ کتێب کورتکردنەوەکەش ئێستا وتم سەرقاڵی دانانی منهەجێکین بۆی ڕابهێنرێن چۆن کتێب کورەکرێتەوە و چۆن بە شێوی وتار پێشکەشەکرێت و چۆن بەشداری لە دیبی تێشاکەن ئەم پرۆژەیە ڕاهێنانی زۆری تیا بەدڵنیاوە بێگومان
یەکتر لەو شتانی کە ئیشمان لەسەر کردووە ئەوەیە قسەمان لەگەڵ چەند دەستگایەکی خێرخوازی کردووە بۆ مناڵانی کە بێدایک و باوکن چەند گروپی پێشیان لێوە بە بەلاش ڕاهێنانیان پێەکەین و بە کتێبیشان بۆ دابینەکەین وەگەر سپۆنسەری مادیمان دەستکەوێ هاتوچۆشیان بۆ دابینەکەین ئەمە فکرێک گشتی سلێمانی زۆر باشە. جا پێم خۆشە کاگڕاوێژ جەنابەت قسە لەسەر ئەوە بکەیت کە ئەو کەسانێک کە ئەم پرۆژەیان بەڕێوە برد و بیریان لە پرۆژێکی لەم جۆرە کردو کێ بوون ئەگەر لەسەر ئەو کەسانە جەنابەت بوویت و ئەو کەسانەی تر کێ بوون چۆن بیرتان لە پرۆژەیەکی ئەم جۆرە پرۆژەیە هیچ ساڵ لەمە پێش بوو خۆم فکرەکەم هەبوو بەس نەک بەو شێوە دەوڵەمانی ئێستا سەرەتا هەر خۆی بنیوە لە گرو دروستکردنەکە و کتێب پێشکەشکردن بە شێوی تر کە کتێبی هەر بەشدار بێت جیاواز بێت لە بەژاڕەکانیتر بەرەبەرە بەپێی مروری زەمن پرۆژەکە دەوڵەمە و تاگەیشت بەمە ئێستا ئەو بوو سەرەتا قسەم لەگەڵ پەیمانگایەکە کرد پەیمانگای سەرکەوتن بوو بخۆشحاڵیەوە پرۆژەکان قبوڵ کرد و ڕازی من کە لە پەیمانگەکەی ئەوانە بکرێت گەڕان بە دوای ستافە چەند کەسێکم کۆ کردەوە کە وەکو سەرپەرشتیار لە هەر کڵەپێکا بەشداری بکەن و بۆ بەشی مناڵانەکە گرنگ بوو بۆ ئێمە بۆ کەسێ بەشداری بکە کە خۆی لە مەجای مناڵانە ئیش بکە و خۆی ڕاهێنانی پێکرایە پێشتر چوە کاتی ئێمە نەکەم ئەوەنە نییە بۆی بەشداری بکەن و بۆ کەسانی کە توانن بەشداری بکەن لە سلێمانی بکڵۆ ئێمە لە 8 ساڵە هەمانەتە هەر تەمەنێ خۆی حەزیلەتی و بەشداربوونی سلێمانی بکڵۆ ئازادیشی تەواوی هەنێ لەو کتێبانی کە خۆیان هەڵیەبژێرن لە دیبەیتەکانە یعنی سنووریە بۆ بیرکردنەوە سنوور نییە بە کتێب هەڵبژاردنەکان تەنها دوو مەرجمان هەیە ئەو کەسانی کە کتێب هەڵبژێرن و قسانی کە لە دیبەیتەکە ئەکرێت پێویستە دوو مەرجی تیا بێت یەک جە دینی نەبێت دوو جە سیاسی نەبێت جە دینی وەسن هەر دینێ بێت مەسیحی بێ ئیسلامی بێ جوولەکە بێ بوزی بێ هیچ دینێک نابێت جاتی تیا بێت مەبەستانەوەی ڕێز بگیرێت لە ئاینی و سیاسی نەتەوەی کۆمەڵایەتی یەکتر بکرێت چونکە لەم پرۆژەیە ئەمانە لە کڵەپ عەرەبیەکە عەرەب یعنی کوردی نازانێت یعنی نەتەوە بەربەستە بوو ئەمە نە دین نە لایەن نە ڕەگەز هیچ شتێک بەربەز نییە لە هەموو دیانەت و نەتەوە ڕەگەزێکە توان بەشداری بکەن و لە هەموو تەمەنێک شار لە 8 ساڵ بەسەرەوە تەمەنی هەر شتێک بتوانێت بەشداری بکات. زۆر باشە لە کێیەکەوەی ئەم پرۆژە دەستی پێ کردووە وەکو ئامادەکاریمە لە یەک حوتەوە دەستمان بە ئامادەکاری کردەوە 20 ڕۆژ بە سەرقاڵی دابینکردنی سپۆنسەری کتێبەکان و ئامادەکاری دروستکردنی ڕێکلامی ڤیدیۆکە بووین ئەو 21 مانگ دەستمان بە پۆستکردنی ڕێکلامە ڤیدیۆکە و پۆستکردنەکە کرد و ئێستاشە بەردەوامیشی لەسەرەکەین چونکە پێویستمان بە سپۆنسەرە چونکە دامی مادیمانە بەردەوام سپۆنسەر بدۆزینەوە بۆی پرۆژەکە بە شێوەیەکی فراوانتر و گەورەتر بەڕێوە بچێت چونکە و هەر لە بەم شێوەش نامێنێتەوە بێگومان لە قۆناغەکانی دواترە بە شێوەیەکی زۆر فراوانتر و دەوڵەمەندتر بەڕێوە چێت بەڵام لەم ستێپەیە چونکە نامانارەوەنێ ئەبێ بەم شێوە دەست پێ بکەین لە شتێک بەستێک. زۆر باشە جەکاک ڕاوێژ ئایا ئەم شێوازی کتێب خوێندنەوە و هەروەها ئەو ڕاهێنانانەی کە ئێوە ئەیکەن بە کەسەکان بەوەی کە فێری دیبێتکردن و فێری گفتوگۆکردنیان بکەن لەسەر قسەکان وایە لێ کات کە خێراتریشیان بکات لە کتێب خوێندنەوەیە ئەم ڕاهێنانانە تاوان تۆ تا کتێب زیاتر بخوێنێت و زیاتر بە ئاشنای کتێبە بیوە زیاتر قوڵە بیتۆ بۆ ڕوحی لە کتێب خوێندنەوەیە خاوەن یعنی باسی ئەوە نییە کە بۆ نمونە کتێبی کەم خوێندنەوە تا ئەوانە هەنێ کەس خێرا ئێوە ڕاهێنانەکانتان واکات کەسەکە خێراتریش بێت لە منهەجەکەیەت یەک لەوانە بەشێکی عەرەبیە سەرچاوی عەرەبیەوە بەش لەو خێرا خوێندنەوەی کە تۆ باسی کرد چەند کتێبێکی تۆنی بۆزان هەیە کە لە عالەمە کەسێکی ناودارە لە بواری سپید ڕیدینگە شتە نووسە بەشێک لە کتێبەکانی ئەو ژۆک و سەرچاوە بۆ دانانی منهەجەکە بەکاری هێنی ینی بگمانم سپید ڕیدینگەش ئەو خێرا خوێندنەوەشی تایە بێت کتێبەکانی تۆنی بۆزانی ژۆک و سەرچاوە بەکارهێنین بۆ مەبەستە. زۆر باشە کتێبەکان هەر کتێبی کەسەکان خۆیانە یان ئێوە پیانان بە ئەمانەت نا هاوتم کارتێکی داشکانیان بۆ بکەین لە هەر کتێبخانە داشکانی 20 لە سای 20 بۆ کراوە خۆیانە چون کتێبەکە هەڵبژێرن پێویستە ئێمە بەشداربوونمان ئازاد کردووە حۆر کردووە خۆی چ کتێبی هەڵبژێرە ئازادە بوارتان دیاری کردووە لە کام لە بوارەکانە لە فۆرمەکەیەتی مەجموعە بوارمان دیاری کردو هەتا تەمەنیشمان دیاری کردو چکە جیاکردنەوەی گروپەکان هەوڵێن بەپێی تەمەن ڕەچاو بکەین چکە ئەوانەی کە لە تەمەنیان لەیەکە و نزیکە باشتر دەتوانن تعامل لەگەڵ یەکتر بکەن و باشتر دەتوانن کتێبەکە پێشەشان هەروەها بوارەکانیش هەوڵێن ئەو بوارانی کە لەیەکە و نزیکەمەوە تەنوی بەشەی گەشە پێدانی مرۆیی و ئەوانە لە مەجالێکا بن ئەدەبیەکان لە مەجالێکا بن تر ئەم جیاکارانیشمان کردو بەڵێ. زۆر باشە جا پێم خۆشە جەنابەت قسەیەک لەسەر ئەوە بکەیت کە ڕاد وایە کە بەڕێوەچوونی ئەم جۆرە لە پرۆژانە تا چەند دەتوانێت کتێب خوێندنەوە لە کۆمەلگای خۆمانە بکا بە کەلتور یعنی تەنیا وانە بێت لە لای ئێوە بمێنێتەوە باڵ بخشێنێت بەسەر هەموو کۆمەلگایە.
قۆناغیان بێگومان کاریگەریە بێ لە قۆناغ یەکەمە ڕاستە لە سێمەڵام لە قۆناغەکانی تر بڵاوێتەوە بۆ شارەکانی تری کوردستان و ئامانج یەکەمیشمان ئەوەیە کە بێتە کللتوریشی نەریتی خوێندنەوە بەڵام لە پڕان نابێت بێستێ بەستێ و بێ پشت درێژ بیت تا ئەگەی بوو ئامانجا ئەمەش چۆنە بێت ئەوە بەو شێوەیە بێت کە کتێب خوێنەوە بێ بە چالاکێکی ڕۆژانێک یەک لەو شتانی کە ئێمەشی لەسەرەکەنەوە کتێب بێ بە چالاکێکی ڕۆژان لە ژێنی ئێمە ئەگەر نمونی تاکە شێوەی بپێنەوە کاتێبانێن لە خەوڵەسیە پێش هەموو شتێک جەریدەیە خوێنێتەوە اینجا دەست بە ناخوار ئەکات و ئەچێتە سەریش دوای لەیش تاوا بوو کتێبەکە یەخوێنێتەوە بەڵام لای ئێمەوان نییە لای ئێمە هەر چالاکێکی ڕۆژانە نییە لە فەڕەنسا قسەیەکەی لەسەر تاکشی فەڕەنسیەوە من لە ئەوروپا فەڕەنسا بەدایکی کتێب خوێنەوە دارێ ئەوترێ چۆن ئێمە سێ ژەممان هێوان ژەمی چوارەمیان هەیە کە کتێب خوێندنەوەیە بۆ ئێمە بەر ئیش لەسەرەوەکەن کە کتێب بێتە کتێب خوێندنەوە ئەم بێتە کللتورێکی نەریتی لە ژیانی ئێمەیە بەڵام ئەمە بە پشت درێژیە بێت و ئێمەش پەلەمان ئیشەڵڵا هیوادارین ئەم جارە لە جیاتیەوەی کە کەسەکە بۆ نمونە 3 ساعت مۆبایل بەدەستێتی کتێب بەدەستیەوە بگرێ یەکێکتر لەو ئیسفادانی کە یەکێکتر لەو شتانی کە ئێمە هێنایە دەنگ ئەوە بوو ئەم کاتە زۆری کە تاکێتی لەم کۆمەڵگەی ئێمە ئەم فەراغە زۆری کە گەنج هەیەی ینی گەنج ئەو هەموو تاقە و توانە وزەی خۆی هەیەی گەل لە کتێب خوێندان سەرفینەکە دەشتی ترا بۆ سەرفیکە چونکە گەنج داینەمووی هەموو کۆمەڵگەیەکە وانە و فەراغیش ئەو فەراغە کاتی کە هەیەی گەنج تووشی لادانی فکری دەکات نابێ گلەی لەوە بکەین بۆچی گەنج تووشی لادانی فکری سیاسی دینی ئەخلاقی شتێکترە بێت بەڵام کە تۆ مەشغوڵی کرد بە کتێب خوێندنەوە هەم ئیسفادەیەک بۆ بەداهاتی خۆیگەنێ و هەم معریفەی زیادەکە و هەم پایەکانی داهاتی خۆی بەهێزترەکە و محکەمترەکات و لە ژیانی ڕۆژانەیە بە شێوەیەکی جیاوازتر لە کەسانێک ئەژیا کە معریفەی کەمترە و کتێب کەمترە خوێنێتەوە چونکە عادەتەن ئەو کەسانی کە کتێب بخوێنن جیاوازیەکی زۆریان هەیە لەو کەسانی کە کتێب ناخوێنەوە چونکە پلان هەیە لە ژیانی ڕۆژانەیانە و ئەگەر تووشی نووسستیەک یان شکستێک بوون ڕاستەوە خۆیان بەدەستەوە نادەن و چارەسەریان پێیە بۆ کێشەکان و شێوازی قسەکردن و بیرکردنەوە گفتوگۆشیان فەرقیە لەگەڵ کەسەکان ئەو کەسانی کە کتێب بخوێنەوە ناخی خۆیان ناسن و خودی خۆیان ناسن وەزان چۆن تەعامل لەگەڵ کەسانی دەوروبەری خۆیان ناکەن و کەسانی ئارامتریشن بیرمان نەچێت کە کتێب ئەو سترێس و پەستانە زۆری کە لەسەر ناخی هەرێک لە ئێمە یەک لەو هۆکارانی کە دایە بەزێنێ و چالاکێکی ڕۆحیشە کتێبیشە بۆیە هیوادارم خزمەت بە ڕوحمان بکەین چونکە ئینسان هەر لە جەستە پێک نەیە دوو بەشە جەستە و ڕوحە چۆن جەستەی ئێمە پێویستی بە خۆراکە پێویستی بە پارێزگایی لەکردنە گەرمای بە پێویستە فێنکیکەینەوە سەرمای بە پێویستە دایپۆشین بە هەمان شێوە ڕوحیش پێویستی بەم پارێزگاری هەیە پێویستی بە خۆراکەوە خۆراکی ڕوحیش چییە کتێبە چونکە زۆر کەسە بینین لەگەڵ گەشەکردنی جەستەیە ڕوحی گەشە ناکات و عادەتەن ئەو کەسانی کە لە مێژووشە ماونەتەوە ئەو کەسانی کە ڕوحیان دەوڵەمەند بووە ئەو کەسان ڕوح دەوڵەمەند دووش وەکو وتم بە کتێب خوێندنەوە ئەگەر بۆیە هیوادارم بتوانین ئەمە بکەین بە کللتور و دڵنیاشمەتوانین ئیشەڵڵا کەوابێ جا ئەم پرۆژەی ئێوە تایبەت تەنیا بە هاوینە یان هەر ئەتانەوێت بەردەوام بن بەردەوامە بێ کاتەکەشی هەفتەی جارێکەوە لە ڕۆژانی تووشە لە جومان و شەمانە ینی کەس کاتێک هەم کەسی ئەتوانێت کاتی ڕاهێنانەکان یان کاتی ئەم دیبیت و گفتوگۆکردن لەسەر کتێبەکە کاتەکەی هەمووی لە یەک ڕۆژە بێت بەس پێشتر پیانەوترێ بۆن لە هەفتەیەکەمە ئێمە پیان نەڵین چۆن کتێب کورکەنەوە و پیانەوترێت چۆن بە شێوی تا پێشکەشکە ئیتر لە هەفتەیدا تۆ بەشدار خۆی کە کتێبەکەی خوێنەوە فێرە ئەزانێت چۆن کتێبەکە پێشکەشەکە ئەزانێت چۆن بە شێوی تا پێشکەشیاکە پیانەوترێت پێشەوەی دیبیتەکە بکەن پیانەوترێت شێوازی بەڕێوەچوونی دیبیت چۆنە پیانەوترێت چۆن بەشداریەکەنەوە چۆن قسەکەن تایە ئەمانە ینی پێشەوەی بچنە قۆناغەکە پێشتر بەڕایەنان پیانەوترین جە داخلی ئەم قۆناغا بن زۆر باشە کاک ڕابێژ ئەو کەسانەی کە ئەیانەوێت پەیوەندی بە ئێوە بکەن چۆن ئەتوان پەیوەندیتان پێوە بکەن بۆی کە بەشدار ئێمە فۆرمان هەیە و وەکو شوێنیش لە پەیمانگای سەرکەوتنیەکەین ئەتوان ئەو ناونیشانەکە لەسەر و ئامادەی شیرنەوەیە توان لێش ناویان بنووسن و کۆمەڵ ڕقم تەلەفۆنمان داناوە و توان لە ڕێگەی سەرپەرشتیارەکانیشەوە ناویان بنووسن تر بار شوێ بتوان زۆر باش دەستەکانت خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازین و هیوادارین کە بەڕاستی ئاشتبوونەوەیەک لە نێو تاکی ئێمە و کتێبا دروست بێت دەستەکانت خۆش ئازیزان بەیەکەوە وچانێک ئەیین ئێوەش هیلاکیەک دەربەن و دواترە چینە لای تەوەرەکەی دیکەمان کە تەورێکی یەکجار گرینگە فەرمان